لەژێر دروستمی پێکەوە دەتوانین ژینگە و ژیانمان پارێزین. ئەمەیە باسێکی کاریگەری خراپەکانی قڕکەرە کیمیاییەکانتان بۆ باس بکەم. قڕکەرە کیمیاییەکان ئێمە چۆن جۆرە قڕکەری کیمیاییمان هەیە. قڕکەری مێر و کوژەکانمان هەیە، کەڕ و کوژەکانمان هەیە، نیماتۆدا کوژەکانمان هەیە، وە گیاکوژەکانمان یانی ڕۆ کوژەکانمان هەیە. ئەمانە کۆمەڵی قڕکەری کیمیایین کە لە کشت و کاڵا بەکارێن بۆ قەڵاچۆکردنی ئەو دوژمنە کشت و کاڵیانە هەن. بەڵام ئێمە نابێ ئەومان لە بیرچی ئەم قڕکەرە کیمیایانە چونکە لە مادەی کیمیایی بەرهەمەیەنێن ئەم مادە کیمیایانە زۆر بە سەختی لە ئاوە ئەتوێنەوە یا هەبڵێن ناتوێنەوە لەبەر ئەوەی ئەمانە بە مروری زەمن لە زەویا کۆبنەوە لە ئاوا کۆ ئەبنەوە تێکەڵی هەوا ئەبن و ئەکەن ژینگە و ژیانی خۆمان و ناو خاک و ناو ئاو تێک بدەن، یعنی ژینگەکەمان تێک بدەن، ژەهراوی بکەن. بۆیە ئێمە ئەو کەسەی کە بەرپرسە لە پیسبوونی ژینگە لە سەروی هەمویانەوە وەزارەتی کشت و کاڵە پاشان جوتیاران کە هەڵەسن بەم کارە، ئەوانیش هەنێکیان لە نازانینەوە هەنێکیان بەزانینەوە ئەم کارە ئەەکەن. چونکە لە ڕاستی ئێمە ئەزانین ئەم قڕکەرە کیمیایانە چەند سوود بەخشن بۆ ئەوەی کە یارمەتیمان بدەن کشت و کاڵ بپارێزن لە ئەو دوژمنانە کە هێرشی بۆکەن ئەو نەژ ئەتوانن کاریگەری خراپیان لەسەر مرۆڤەکان جێبێڵن. ئەو کاریگەرە خراپانەی کە ئەم کەڕ و کوژانە یان مێر و کوژانە یان نیماتۆدا کوژان یان ڕۆ کوژانە ئەمانە کاریگەریەکان چۆنە؟ کاریگەریەکان کۆمەڵە شتێ لە دەرمانە ئێمە پێویستەکە بیزانین. یەکێک لەوانە فترەی ئەمانە لە دەرمانێک لێنووسرا فترەی ئەمانەکەی 10 ڕۆژە. ئەم دەرمانە کە لە هەر ڕۆکێکتدا لە هەر بەرهەمێکتدا تا 10 ڕۆژ ئینسان ناتوانێت سوود لەم ڕۆکە وەربگرێت، سوود لەم بەرهەمە وەربگرێت، چونکە تا 10 ڕۆژ کاریگەری خراپی هەیە لەسەر. خراپتر لەوەی هەنێکیان لەم پێکاتانە تێکەڵی ئاوی خواردنەوە ئەبن، تێکەڵی خاک ئەبن کە بە درێژایی تەمەەن ئەتوانن بمێنەوە. یەکێک لەوانە دیدیتی ئێمە ئەزان لە شەڕی عالەمی شەڕی نێوان ئەمریکا و ڤێتنامەوە بەرهەمهێنراوە حتا ئێستاش کاریگەری لەناو ئاو خاکی هەموو ئەو وڵاتانی کە بەکارهێناوە ماوەتەوە، کەواتە توانیوێتی تا تەمەنی 40 ساڵ تا 50 ساڵیش کاریگەری خراپ لە ئەم شوێنانە جێبێڵێت. کاریگەری خراپەکانی ئەم دەرمانە ئەو چییە؟ ئەویش ئەوەیە ئەم دەرمانانە لە چەوریە تەسبیت ئەبن و جێگیرە بن و لە ئاوا ناتوێنەوە. ئێمە خۆتان ئەزانن ئەم سەمادانە ئەم دەرمانانە کە یەکێک لە ئێمە ئێستا شتێکە لەسەر دەرمانەکان لێنووسراوە LD5. LD5 یعنی چی؟ یعنی ئەو نە گرام یعنی 1 گرام LD5 یعنی 1 گرام لەم دەرمانە لە 1 کیلۆ گۆشتا ئەبێتە هۆی کوشتنی لە 150 ئەو بوونەوەری کە ئەم دەرمانە وەرەگرێت. کەواتە ئەم دەرمانانە هەنێکیان بە مایکرۆگرامن، یعنی ئەگەر کەسێکی 50 کیلۆیی 50 مایکرۆگرام لەم دەرمانە لە ناو چاوریەکە جێگیر ببێ ئەبێتە هۆی کوشتنی. ئەم دەرمانە چۆن؟ ئەگەر تۆ لەوەتی کە لە دایک بووی هەتا ئەو ڕۆژەی کە ئەو 50 گرامە لە لەشتا کۆ ئەبێت و هەر جاری چەند مایکرۆگرامێک لە لەشتا کۆ بوو بێت و ئەم مایکرۆگرامە نەفەوتاوە هەر لە لەشتا کۆ بۆتە تا ئەگاتە ئەو حەدەی کە ئەبێتە هۆی کوشتنی زەلامەکە، کە بێتە هۆی کوشتنی ئەو گیاندارەی کە خواردوێتی. لەبەر ئەوەی ئەم دەرمانان لە چەوریا کۆ ئەبنەوە و لە لەشی ئینسانە ئەتوانێت بە درێژایی تەمەنی هەڵی بگرێت و هەر کاتێک وەزنی گەشتە حەدی ئەوەی کە دەرمانەکە گەشتە حەدی کوشتنی خۆی ئەبێت هۆی کوشتنی ئەو وەزنەی کە دیاری کراوە بووی. لەبەر ئەوەی دەرمانە کیمیاییەکان ماوادی زۆر خەتەرن لەسەر ژینگە و ژیانی مرۆڤ و لەسەر بوونەوەرەکانی ناو خاک و لەسەر ئەوانەی کە لە ژینگا ئەژین. بۆیە دەم دەرمانە کیمیایانە ئەتوانێت ژینگەی مرۆڤەکان تێک بدات. لەبەر ئەوەی ئێمە ئەبێ بە شێوەیەکی زۆر باش لە دەرمانە کیمیاییەکان دوورکەوینەوە، ینی سەیرەکەی ئەوانەی کە لە بەرهەمی خەریکی بەرهەمی کشت و کاڵین دەرمانی وا کاریگەر و خەتەر بەکارەهێنن کە خۆیان زاتیان نییە بەرهەمەکەی خۆیان بخۆن. لەبەر ئەوەی ئەبێ ئێمە بە شێوەیەکی باش لە دەرمانی کیمیاییەکان دوورکەوینەوە. دەرمانە کیمیاییەکان پێش هەموو شتێک خاکمان تێکەدا. سەلامەتی خاک گرنگترین شتە لە ژینگەی مرۆڤە، چونکە سەلامەتی خاک ڕەبتە بە سەلامەتی ڕۆکەوە، سەلامەتی ڕۆکیش ڕەبتە بە سەلامەتی ئاژەڵ و ئەویش ڕەبتە بە سەلامەتی مرۆڤەوە. کەواتە ئێمە تا خاکمان سەلامەت نەبێ پارێزراو نەبێ لەو قڕکەرە کیمیاییانە ژیانمان سەلامەت نابێ. بۆیە پێویستەکە خۆمان بپارێزین و دوورکەوینەوە لەو موادە کیمیاییە زۆر خەتەرانەی کە ئیسا لە کشت و کاڵا بەکارێن و دوورکەوینەوە لەو مادانەی کە بە ئاسانی لە ئاوا ناتوێنەوە لە ماوادەکانی تر ئاتوێنەوە.